چوار شت هەن وردە وردە ئیمانیشی دیسان زەعیفەکەنەوە. یەکێک لەوانە وشکی چاو کە ڕۆژە لە ڕۆژان تۆ قورئانە خوێنی فرمێسکێک نایەتە خوارەوە، نوێژەکەی ترسێکی خوا لە دڵتا دروست نابێ، تۆ نوێژەکەی وا هەست پێ ناکەی ئەسڵەن قەبر و قیامەت هەیە. خەڵکێک وا دڵی ڕقە بێ لە جەنازە ناشتنیشە، لە مردوو ناشتنیشە، مردنەکەی ناکەوێتەوە بیر، وەزانە نەمامێکەوەی چێنێ، وەزانە بەردێکەوەی خاتە ژێرگەڵ. وشک بوونەوەی چاو نەمانی فرمێسک یەکێکە لە علامەتی دڵڕەقی. دڵڕەقیش خۆی یەکێکە لە ضعفی ئیمان، کە دووەم شتە ئینسان ئەگەر دڵی ڕق بوو، وەکو ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر قورئانت خوێن بەسەریا بگری، ئەگەر نەگریای خۆت بگریێنە، ئەگەر هەر خۆت پێ نەگریێنرا بگری بەسەر ئەو دڵە ڕقەیە کە نە بە قورئان نەرمە بێ و نە بە خۆ گریاندنیش هەر بێتە گریان. ئێمە بەڕاستی پێویستیمان بەوە هەیە کە بزانین بۆچی دڵمان وا ڕقە، بۆچی بزانین ئێمە چاومان فرمێسکێکی پیانایە. ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ تەڕی چاو لە نەرمونیانی دڵەوە دێ، کاتێک کە چاو فرمێسکێکی لێنایە لەبەرەوە دڵ لە سەحرایەکە، دڵ ڕق و ڕەشە. متى أقحطت العين من البكاء من خشية الله تعالى فاعلم أن قحطها من قسوة القلب، وأبعد القلوب من الله القلب القاسي. دوورترین دڵ لە خوا ئەوەیە کە دڵەکە ڕق بوو بێ و ئەو چاوە فرمێسکێکی پیانێتە خوار. بۆیە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام وەکو لە حەدیثی صحیحی مسلمە بەژمارە 2722 فەرمی اللهم إني أعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها. اللهم إني أعوذ بك من علم لا ينفع. علمك بۆ چێ کە قیمەتینی، کە بۆت نابێ بە مایەی پاڵنەرت هاندانت بۆ کار و کردەوە پێکردنی. ومن قلب لا يخشع، دڵێک ئەوەندە ڕقە ڕۆژێ لە ڕۆژان ڕاناچەنێ لە ترسی خوای پەروەردگار داناخور پێ، ئەم دڵە ڕقە بۆ چی باشە. ومن نفس لا تشبع، نفسێک هەر هەڵپاکە بۆ دنیا و تێر نابێ. ومن دعوة لا يستجاب لها. دڵڕەقی دیارە ئەسبابی زۆر، یەکێ لە سەبەبە سەرەکیەکان زۆر قسەکردنە. خوا لاماندا، خوا قسەکانمان ڕێکخەوە بۆ خۆی کە بە پێی شەرعیکە. دووهەم هەڵوەشاندنەوەی ئەو پەیمانە و زەعیفکردنێتی کە وعدە و بەخوای پەروەردگاری دا ئەوە کە یا ڕەبی خوایە وعد بێ من مسلمان مشایەتمانم هێناوە و واجبەکانی سەرشانم بەجێ دێنم و خوایە توخنی گوناحەکان ناکەم، کە زۆر ئەم پەیمانە ئەشکێنێ وردە وردە دڵی ڕقن. کە تۆ فەرزەکان ناکەی، لە نوێژەکانە جارێک ناگری، تۆ لە نوێژەکانە جارێک قیامەتت بیر ناکەوێتەوە، جارێک عەزەمەتی خوات بیر ناکەوێتەوە، تۆ نوێژەکان سەلامت داوەتەوە و یەکسەر هەڵپەکردنێکە بۆ دنیا. شەو ڕۆژت 24 ساعاتە، 2 ساعاتت بۆ خوا تەرخان نەکردووە، 2 ساعات دوای ئەوش کەوتویتەوە کۆڵی گوناح. ئەو دڵە چۆن ڕقنا؟ زۆر قسەکردن، پەیمان شکاندن، زۆر پێکەنین. پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام وەکو لە سلسلەیە حادیثی صحیحەی شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لە ژمارە 506 لە مجلدی دووهەمە هاتووە کە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام فەرمێ كثرة الضحك تميت القلب. زۆر پێکەنین دڵ ئەمرێنێ. خوا لاماندا لەو کەسانەی کە دایمە خەریکی سوحبەت و فشقیاتن و قسەی دنیا کۆکەنەوە هی هەلق و مەلق بۆی خەڵکی تر بێننە پێکەن. حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ، حەسەنی بەسری پیاوی مبارەکی ئەم ئومەتە گەیشت بە گەنجێک نوکتە ئەجێڕێتەوە بۆ خەڵکی ترۆوانەی دەوروبەری دانیشتوون و پێ ئەکەنن لەگەڵی. لێی نزیک بۆ وتی کاکە جەنابەت بەسەر پردی سراتە ڕۆیشتووی؟ وتی نەخێر.
فەرمووی ئەی ئەزانی تۆ ڕوود لە بەهەشتیان لە ئاگر وتی نەخێ فەرمووی دێ ئەم پێکەنینە لەبەر خاتری چییە لە چییە کە تۆ ئەندە خۆشحاڵی نەمەسیری خۆتت چاو لێیە نەبەسەر ئەو پردی سراتە شاد پەڕیویتەوە بزانی ئاخۆ ئەتوانی بپەڕیتەوە یان هەروەها لەوانەی کە دڵەمرێنن زۆر خواردن بشری کوڕی حارزە فەرمێ دوو صیفەت هەن دڵ ڕقەکە زۆر قسەکردن و زۆر خواردن هەروەها گوناحی زۆر كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون ئەوەی کە کردویانە ئەو هەموو خراپەکاری کە کۆیانە کردووە هەمووی بووە بە خاڵی ڕەش لەسەر دڵیان نووسرا وەکو پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام لە حەدیثی صحیحا کە شێخی ئەلبانی بەڕەحمەت بێ بە حەسەنی داناوە لە صحیحی ابن ماجە لە صحیحی ابن ماجەدا بە حەسەنی داناوە ژمارە 3422 فەرمێ پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام فەرمێ إن المؤمن إذا أذنب كانت نكتة سوداء في قلبه إن المؤمن إذا أذنب كانت نكتة سوداء في قلبه فإن تاب ونزع استغفر صقل قلبه وإن زادت حتى يعلو قلبه فذلك الران الذي ذكر الله في كتابه كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون أفرمي هركسك جناحي كرت نقطيك الرجل سر ضلي نسري نقطيك الرجل ضلي أكتري أجر توبي كردو وازي هناو استغفاري كرد بويا سرقيتو باكا بيتو بلا مگر جناحي تري بسرا زياد كرد أو كاتا جناح كان كالكا ابن لسر يكتريو همویان وار ڕەشدا ئەگەڕێنە تا دڵ ڕەشدا ئەگەڕێ پێیان ئەمەش ئەو ڕانەیە کە خوای پەروەردگار باسێکا بە وشەی ڕان کە ئەفەرمێ کەلا بەل ڕانە عەلا قولوبهم ما كانوا يكسبون کە ئەفەرمێ نەخێر ئەوەی کەوا کۆیان کردوتەوە لە گوناح هەمویان کۆبوونەتەوە و دڵ و دەرونیان هەموو ڕەش کردووە هەمووی ڕەشدا گەڕاوە بە سەبەبی ئەو هەموو گوناحانەی کە کردوێتی دیسان لەوانەی کە دڵ ڕەقەکەن هاوڕێتی ئینسانی خراپە چکە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام وەکو لە حەدیثی بوخاری و مسلم هەیە تەشبیهی کردووە بینافی خلکیر بەو کەسەی کە موشەدەمەیەک کە کاتی خۆی مەشکەیەک بوو هەوایان تێ کرد و بەهۆی ئەوە فویان لە کوورەی ئاسنگەرە کرد بۆی ئاگرەکە بەردەوام گەشاوە بێ ئەمە پێوترێ موشەدەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو ڕەفیقە خراپانە پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام فەرمێ هاوڕێی خراپ وەکو خاوەن موشەدەمەکە وایە کە بەردەوام فو لەو ئاگرەکە یان پزیسکێکی ئاگرت بەرەکەوێ بەهۆی ڕەفیقایەتێکەوە یان بۆنی ناخۆشی بەسەرادێ بەڵام پیاوی باش و ئینسانی چاک و کە کردوتن بە ڕەفیقی خۆت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ وەکو عەتر فرۆش وایە ئەگەر عەتریشت نەداتێ بۆنی خۆشی لێوە هەست پێەکەی لەبەرەوە زەروری ئینسانی مسلمان بشزانێت کە چێ ئەکا بە ڕەفیق چکە لەو حەدیثە صحیحەیە کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی کردو و شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بە لە سلسلەی ئەحادیثی صحیحەیە ژمارە 927 داوەتێ پێغەمبەری نازار عليه الصلاة والسلام فەرمێ المرء على دين خليله هەموو کەسێک لەسەر ڕەفتار و ڕەویەی ڕەفیقەکەیەتی فلينظر أحدكم من يخالف هەر یەکەتان سیر کە بزانە چێ ئەکا بە ڕەفیقی خۆی ابن حبان رحمة خوای لێ بێ فەرموو العاقل لا يصاحب الأشرار پیاوی عاقڵ هاوڕێیەتی پیاو خراپان ناکە لأن صحبة السوء قطعة من النار چونکە هاوڕێیەتی پیاو خراپ بەشێکە لە ئاگر تعقب الضغائن رقوقين وبغزيان ليو بيا أبي لا يستقيم وده خوشويستيشان كبويان دوام ناكا ولا يفي بعهده بلينش نابات السر هل يشيك لأيوه بالرزان قياسي خود بكرو بيش التزامي إسلامتي أو رفقاني استاهة المسلماني باشن قياسي بكالقل أو سردميك ملتزم نبوي
والرفيقة خرابة كانت هبو رفيقي كوند لقل رفيقي أستاذ براورد كبزانة فرقكي چەند گەورەی لەبەرەوە ضرورية ئینسانی مسلمان هەوری ئەوە بدا کە دڵ و دەرونی بۆ خوای پەروەردگار بجۆشێ و هۆشی لێی بێ جاری وا هەیە لە قورئان خوێندنەکەیە ئەو گریانەی بۆ دێ شتێکی باشە بە باشی بزانی چونکە دەیان ڕێگای تر هەیە بۆ ئەوەی کە ئینسان دڵ و دەرونی خۆی وا لێ بکە ترسی لەبەر خاتری خوای پەروەردگار زۆر ببێ خەمی ئاخیرەتی خۆی بێ بەزەیی بە و پێغەمبەرە نازدارانە و ئەو یاوەرانە و ئەو عولەما بەڕێزانەی ئومەتی ئیسلامە بێتەوە کە چۆن لەبەر خاتری خوای پەروەردگار تەحەمولی ئەم هەموو ناڕەحەتیانیان کردووە بەزەیی بێتەوە ئێستا بە حاڵی مجاهیدێکە بە حاڵی زیندانیەکە بە حاڵی ڕەشوڕوت و فەقیرێکە بە حاڵی داعیەکی فەقیرە کە لەبەر خاتری خوای پەروەردگار ئێستا متەفەرغە بۆ وەرگرتنی علم یا بۆ گەیاندنەوەی چاوی لەوە نییە بڕوا بم کەسابەتەوە ئەوەندە مەشغوڵ بێ وەکو ئەو خەڵکە کە پێوەی مەشغوڵن چونکە هۆشی لای دینەکەیە کە ئەگەر بێت و ئەو خەڵکە هەمویان ئاوا سەریان کردوتە سەر ماددەپەرستی دوای کۆڵ لە خواپەرستیەکە ئەدەن و ئیسلامەتێکە زەعیفەکە سەیری حاڵی ئەو هەموو خەڵکت کردووە و جارێک بەزەیت پێیانە هاتۆتەوە جارێک فرمێس کرد بۆ ڕشتون ئەگەر فرمێس کرد بۆ نەڕشتون دانیشە و بگری بەسەر ئەو دڵە ڕقەی خۆتە یا ڕەبی خوایە دڵێکمان پێ ببەخشە خوایە بۆ تۆ ڕاچەنێ بۆ تۆ ڕاچڵەکێ خوایە دڵێکی زیندوومان پێ ببەخشە خوایە چاوێکمان پێ ببەخشە کە لەبەر خاتری تۆ فرمێسک بڕێژێ لەبەر خاتری تۆ حرەسیاتێ بگرێ بۆ ئەم دینە بۆ مقدساتی مسلمانان و بەرزکردنەوە هێنانەوەی عیزەتی مسلمانان یا ڕەبی خوایە خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت بەزەیت پیامانە بێتەوە و لە ڕیابازی دوورمان کەی خوایە ئەو فرمێسکانەی ڕشتومانن خوایە بۆ تۆ بوو بن و ئەجرمان لەسەر وەرگرت بێ و ڕوومان پێتەڕ بووە و ڕوومان لە ئاگری جەهەنەم وەرجێڕێ یا ڕەبی خوایە ڕوومان بکەرە بەهەشتی خۆت و ڕوومان بکەرە ڕەزامەندی خۆت یا ڕەبی خوایە ڕوومان بکەرە ڕووی خۆت و لە خۆشەویستی خۆتمان پێ ببەخشە لە نووری خۆتمان پێ ببەخشە بەرچاومان ڕوون بێتەوە خوایە ئەو فورقانەمان پێ ببەخشە کە هەڵ و ڕاست لێک جوداکەینەوە حەق و باتڵ لێک هەڵاوێرین يا أيها الذين آمنوا اتقوا الله يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا يا رب إخوائي أو فرقانا ما بيه ببخشا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته